ژینگەی کە تێدا دەژیت دەبێت یەکەم شت پاک و خاوێنی بپارێزێ پاش ماوە فڕە نەداتە ئەو جێی کە لێ دانیشتووە یان ئەو ژینگەی کە لێیەتی کە لە پاش خۆی هەمووی کۆبکاتەوە چونکە ژینگە سروشتی مرۆڤە ئەو ژینگەیە دەبێت بە پاک و خاوێنی بیپارێزین هەمیشە. هەر کێ سەرمەلمە هەمیوەیە ئەم ژینگە پارێزین پاقش بکەین چکۆ یا سەرمەلمە هەر ئەم دەچینەوەن جیهاوە هەر ئەم دەچینەوی جیوە ئەوێ تو جێهاتی لەوە وەختە تو چه جیهەکی وەختە تو جی خلاصت بیت وی جی پاقش بکەی دۆرەباری نەسۆژی ژینگەهی پارێزی ژینگە هەر بۆ منوتەیە ژینگە منوتەیە دا کوردستانەکە پاقش بمینە. وەک سروشتی کوردستان پێم باش ئەو کەسانی کە ئەچنە سەر گەشت محاولە بکەن سێرانگاکان بە جوانی پاک و خایانی ڕای بگرن و حکوومەتی هەرێمش پێویستە ئەو خەڵکی کە دەرئەچێ بەبێ پێویست بتوانێت علاگە تەوزیعکە و ئەو خەڵکەش کە ئەو علاگەی وەرئەگرێ بۆ جوانی نییە نەیکاتە ناو سیارەکە و بێنێتەوە ماڵ بەکاری بێنێ پێویستە لە سێرانەکان بەکاری بێنێ. داخوازت کەین دەمێ سەیرانە و خەڵکیتە سەیرانە وێ بوارا جان سروشتی کوردستان ڕاگیرید و ژینگە ها کوردستان پیس نکرد چون ژینگە که جان یا کسکه خو وی ژینگە پارێزید هەمیش که گلێشی نهابتە وارا هەر وسا شوفێر جی هالیکاریا کارمەند مرۆ ڕێبکەن بۆ هاتنوچوونی و سەیرانێ و زۆر سوپاس.